پەیمانگەی تەکنیکی سلێمانی لە پەیمانگەی تەکنیکی سلێمانی وەکو پێم وتی تەکنیکی تەلارسازیمان هەیە لە هەر هەمویان باشترە بۆ تیدا ئەنێم ئەگە بە پاراڵێلیش بێ وەرگیرای باشە 800 هەڵە نەبم دوای سەیرەکەم بۆ تشار تەکنیکی میدیامان هەیە ڕووپێویمان هەیە میکانیکمان هەیە ژمێریاریمان هەیە لە دوای ئەوە ژمێریاریم پێ باشە ئاسایەکەشی ئەگەری زۆر باشی هەیە وەربگیرێت و پاراڵەکەی 100% ئینشاءالله باش میکانیک و ڕووپێوی حەز لە کامیان هەیە ڕووپێوی باشترە ئەمە ساحی جادەوبان حەستەینێ ئەی کارەبا تاوە دەستخۆش ئێستا ئێمە کۆی گشتی بەشەکانمان بوو بە 23 بەش تۆ وتمان ئەگەر بەم شێوەیە فۆرمەکەت بنێری ئەگەر زانکۆ پێش بخەیت بە پاراڵێل نمرە وەکو پار بێت پەروەردەی تایبەت وەری گرتووی بە گوێرەی حەزەکەی خۆت ئەگەر پەیمانگاکان پێشخەی وەکو وتمان نێتۆرکی سلێمانی وەرتەگرێ ئەگەریشنا ژمێریارێکە وەرتەگرێت ئێتر ئەکەوێتەوە سەر حەزی خۆت و حەزتە کامیان بێ ئەویانە پێشخەم بۆت باشە هەمویان سلێمانی پەیمانگە و زانکۆ تێکەڵە ئەمەی کۆتایی کە دامانە هەمووی پەیمانگا بوو ئەگەری زانکۆ وتمان پەروەردەی تایبەت و لەگەڵ باخچەی مناڵان لە سلێمانی دەرەجەش بەرز بێتەوە لەبەرەوە فەرقتان زۆرە هەر وەرتەگرێ ئینشاءالله بۆ نمونە تا 3-4 نمرەیەکیش بەرز بێتەوە هێشتا تۆ وەرەگرێت چیتر زمانەکان مەگەر حەزت لە فارسیوەمانە هەیە لە سلێمانی بزانی زمانەکان کامیان بۆ تۆ گونجاوە حەزت لە زمانی عەرەبی هەیە ئەتوانی بەڵام ئەولەویەت بۆ پەروەردەیە یعنی بۆ نمونە تاوەکو تەلەبەیەکی پەروەردە وەستا بێ زمان وەرناگیرێت تاعینات نابێت بڵێ مەسەلە زیرەکتر نییە بڕوانامە دەورە بینێ زیرەکیەکە بۆچی حاڵەتێکی سپادەی لەکەی دەرسی تایبەت یان بۆ نمونە لە پەیمانگایەکی ئەهلی وەکو ئێرە یان هەر شوێرێکی تر ئەو کاتی سپادەی لەکەی کێشەی نییە ئەروەڵا پاراڵێلەکەشی بنووسم یان بەس زانکۆلای باش فارسیمان هەیە کوردیمان هەیە من زمانن